یەکەکانی نیشتەجێبوون و شوقە و خانوو مۆڵەکان لە دوای بەرزبوونەوەی نرخی دۆلار کێشەیەکی گەورەی بۆ ئەو کەسانە دروست کردووە کە کرێ دەدەن و قیستی شوقەکانیان بە دۆلار دەدەن بە وەبەرهێنەرەکان. پێش بەرزبوونەوەی نرخی دۆلار $100 بەرامبەر بە 125,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرا، واتە ئەگەر بەشداربوویەکی پرۆژەیەکی نیشتەجێبوون پێشتر $400 لە بەرامبەر هەر مانگێک لێ وەربگیرایە بە دیناری عێراقی پێویست بوو 500,000 دینار بدات، بەڵام دوای بەرزبوونەوەی دۆلار $400 بە دیناری عێراقی 600,000 دیناری لەسەر دەکەوێت. تا ئێستا حکومەت نەیتوانیوە ئەو بابەتە بە یاسا ڕێک بخات و بارگرانی زۆر بۆ هاوڵاتیان دروست بووە، هەرچەندە بەشێکی وەبەرهێنەران کە ڕێژەیەکی کەمتر لە سەدادەیە بە لە بەرچاوگرتنی دۆخی دارایی و موچەی هاوڵاتیان نرخی $100 ئەمریکیان بەرامبەر بە 130,000 دیناری عێراقی شکاندۆتەوە. داوا دەکرێت سەرجەم وەبەرهێنەرانی دیکەش پابەند بکرێن. ئەوەی کە ئێستا تایبەتە بە ئێمە وەک وەبەرهێنەران بابەتی ئەو قەرز و قیستانەیە کە لای هاوڵاتیانە بەداخەوانێ ئەوەی کە لە دەستەی وەبەرهێنان هاتووە بۆ بەڕێوەبەرات تێگەشتەکان پێشنیارە، بڕیار نییە، فەرمان نییە و هیچ ئیجبارێکی تیانێ بۆ وەبەرهێنەر بیکایان نیکە. حتا نووسراوە وەک هەڵوێستێکی نیشتمانی وەبەرهێنەران بە ئەمە بکەن، بەڵام من وا حەز دەکەم ئەم گشتانی دەستی وەبەرهێنان پێویستی بە پیاچوونەوە هەیە. ئەمە واقع بەڵێ بێ بڕیار بێ بە بۆچوون بێ بڕیارێکی ئەنجومەنی باڵاوە بەرهێنان دەرچێت. بۆ چارەسەرکردنی گرفتی قیستی بەشداربووانی پرۆژەکان بەڕێوەبەراتی وەبەرهێنانی سلێمانی 3 داوای ئاڕاستەی دەستەی وەبەرهێنەران و کۆمپانیاکان و وەبەرهێنان کردووە تا ڕەچاوی دۆخی دارایی هاوڵاتیان بکرێت و نرخی $100 لە 125 بۆ 130,000 دینار جێگیر بکەن، بەڵام نووسراوەکان بۆ ئەوە نەبووە داوا بکرێت بە بڕیار، بەڵکو ئارەزومەندانە داوا لە کۆمپانیاکان کراوە وەکو هەڵوێستێکی نیشتیمانی نرخی دۆلار بە کەمتر لە نرخی بازار حساب بکرێت. هەر لە یەکەم ڕۆژی بڕیارەکەەوە هەستمان بۆ بابەتە کرد، هەڵبەتە یەکسەر نووسراومان بەرز کردەوە ئاراستی سەرەوەمان کرد و جوابەکەی ئەڵبەتە حکوومەتیش ئەوە بوو داوا لە وەبەرهێنەرەکان بکرێ و هاوکاری خەڵکەکە بن بە شێوازی لە شێوازەکان. هەڵبەتە ئێمەش تا ئێستا بە 3 نووسرا و داوامان لێ کردوون و جەختمان لێ کردوێتەوە و داوامان کردووە کە هاوکاری ئەو خەڵکە فەقیرە بن. پرۆژەکانی نیشتەجێبوون لە تەواوی هەرێمی کوردستان لە فراوانبوونی بەردەوامدان و لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕوویان لە کڕنی پرۆژەکان کردبوو، بەڵام لە چەند مانگی ڕابردوو پێچەوانە بووەتەوە و بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار و لاوازی توانای هاوڵاتیان لە پێدانی قیستی مانگانە شوقەکانیان دەفرۆشن، داوا لە وەبەرهێنان کراوە یا وادەی قیستەکانیان درێژ بکەنەوە یاخود $100 بەرامبەر بە 130,000 دینار جێگیر بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.